هەم بۆ سەلامەتی ژیانی کارمەندەکانی خۆمان و هەروە هەم بۆ سەلامەتی ئەو ئۆتۆمبیلانەی تر لەبەرەوەی ئێمە چەند حاڵەتێکمان هەبوو بەداخەوە پار گیان لە دەستدانمان هەبووە لە کاتی ئەوەی کە کارمەندی ئێمە چۆتە سەر شوێنی ڕوودا و بەڵام ئەمە کاریشی گرنگی بێ بۆ ئەوەی کە ئەو ڕووداوە نەخوازراوانە جارێکی تر ڕوونەیەاتەوە و ئەم خولەکە کراوەتەوە بۆ ئەم فەرماندەیکردەکانی ناو شار و دەرەوەی شاری سلێمانی کاریی واکەین بڵاو بێتەوە بە ناو هەموو کارمەندانی هاتوچووە لەبەرەوە هەدەفی هەوڵ وەخیری ئێمە سەلامەتی ژیانی هاوڵاتیانی خۆمان و هەروە سەلامەتی ژیانی ئەو کارمەندانەیە کە لەسەر شەقامەکان بەڵێ بەنیسبەت ئێمەوە بەنیسبەت شاری سلێمانی و بۆ یەکەم جارەکە ئەم خولە بکرێتەوە و دەورێکی گرنگی ئەمەش لێرەوە لە جێ خۆەتی کە سپاسی و برایانە بکەم کە لە فەڕەنسا هاتوون و ئەو عەزیەتیان کێشاوە و دڵنیاین کە لەوە کە ئێمە سوودی لێبین لە زانیاریەکانیان بەڵێ لەمە دوا ئێمە بەم سیستەمە تەعاملەکەین و لێرەشەوە داوا لە هاوڵاتیانەکەم کاتێک کە ڕووداویشی هاتوچۆی لە شوێنەکە کە ڕوئەیە ئاگداری ژمارە 1970کەن و ئەوان تاکید لەوەکەن و ئێمەش تاکید لەوەکەینەوە کە ئۆتۆمبیلەکانیان نەجوڵێن لە شوێنی ڕووداوەکە لەلایەک و لایەکی تریشەوە ئەو هاوڵاتیانەی تر کە ڕووداوەکە ڕوە لە شوێنی ڕووداوەکە کۆمەڵە نەکەن و سەیری ئەوە نەکەن لەبەرەوەی شۆفێریکردن لە ڕێی هەمومانەگرت.